دابارینی بەفری دامێ ئەم شەو فریشتە هات مژدەی دامێ مژدەی دابارینی بەفری دامێ ئەفر و فریشتە و مناڵ بەیانی یەک دەگرن بۆ یاری و بۆ گۆرانی بەفر فریشتە و مناڵ فریشتان بە پولەکانی ناو ئەم بەهاشتان. ئێوە خۆتان داوەتی منتان کرد نەک مامۆستاکانتان بۆ؟ وەڵا من پێم خۆش بکەن 1964 بچکە زۆر بینەری بەرنامەکانتم خۆم بە مامۆستا مۆفەقیشم وتی پێی بڵێ. یعنی بەردەوام سەیری بابەتەکانی ئێماکەی؟ بەڵێ. چی بەدڵە زۆر؟ وەڵاهی بەرنامەیەکتان هەبوو لە ڕەمەزان سەیری ئەوەمە کرد لەگەڵ ئەوەی توێ. چۆنی؟ سپاس. چکەن میواری لێرە؟ وەڵاهی فیستیڤاڵێکمان ئامادە کردو. فیستیڤاڵەکە چییە لەبارەی چیەوەیە باسی کە بۆم؟ سەبارەت بەکردنەوەی قوتابخانەیە من ماوەی 4 ساڵە لە تیپی هونەری مناڵانی سلێمانیم زۆر دڵخۆشم کە لەم تیپە جوانەیە و زۆر سپاسی مامۆستا مۆفەقەکەم کە زۆر ماندوو بووە لەگەڵمان بەڕاستی زۆر دڵخۆشم هیوادارم هەمیشە پێشنگ بن هیوادارم هەمیشە فیستیڤاڵی لەو جۆرە بکرێ بۆ مناڵان من زۆر دڵخۆشم لەم تیپەم و لە باری شتێکیشەوە زۆر خەمبارم چونکە ئێمە بەڕاستی ماوەی 35 ساڵە تیپی هونەری مناڵانی سلێمانی لە خزمەتە بەڵام تا ئێستا شوێنێکمان نییە بۆی پرۆڤەی لێ بکەین بۆ ئەم ئاهەنگە زۆر شوێنمان کۆڕیەوە بەڕاستی زۆر لێمان تێکچووە چونکە شوێنێکی تایبەتمان نییە داواکارم لە وەزارەتی ڕۆشنبیری کە شوێنێکی تایبەتمان بۆ بکەنەوە چونکە بەڕاستی تیپی هونەری مناڵانی سلێمانی پێویستی بە شوێنێکی وایە تا ئێستا شوێنێکمان نییە کە خۆمان بێ و شوێنێک پاسێکی بچووک بۆی هاتوچۆمان پێ بکات چکە زۆر مناڵ وازیان هێناوە لە تیپ لەبەروی دایک و باوکیان نەیانتوانی هاتوچۆیان پێ بکەن داواکارم تەنها ئەو دوو شتم هەیە. باشە تۆ تا چەندێک پێ خۆشە لەناو ئەم تیپەیە بی گۆرانی بڵێ لەگەڵیانە؟ زۆر دڵخۆشم زۆرم حەز لەم شتانەیە ئیتر بۆیە بەشداریم کردو. لە چه گۆرانیە بەشداری؟ لە هەموویا کۆرسم. کۆرسی؟ بەڵێ. گۆرانی تایبەتە نییە؟ نا لەبەر ئەوەی لەگەڵ پێشکەشکاری سەرەکیە پێشکەشکاریەکە.